الحمد لله رب العالمين حمد الشاكرين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خۆشەویستان ئازیزان و ئەویندارانی حەزرەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم، ئەم شەوی جومعەی مبارەکە و ئەو شەوەیەکەوە گەورەی شەوەکانی هەفتەیە و ئەو کاتە پیرۆزەیە کەوا پێویستە مسلمانان و ئیمانداران بە فرسەتی بزان و بیقۆسنەوە بۆ سڵاواتدان لەسەر حەزرەتی ڕەسوولی ئەکرەم، چونکە بەگوێی خۆی گوێبیستی ئەبێ و دوعای خەیر بۆ مسلمانان ئەکا و ئەپارڕێتەوە لە پەروەردگار کە خوای تەبارەک وتەعالا بە بەرەکەتی ئەو سڵاواتانەوە کەوە ئەیەن لەسەر ئەو پێغەمبەرە خوا یەکی 10 سڵاواتان لەسەر لێ بدا بە 1 سڵاواتان. دیارە ڕێز و تەقدیر و حورمەت و گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لای خوا زۆرە. ئەوەندە حورمەت و ڕێزی پێداوە خۆشەویستی نەک خستووەتە دڵی فریشتەکانەوە یا بەشەرێتەوە، ئەو بەشەرەیکەوە ئەو مسلمانەی ئەو مرۆڤەیکەوە هیدایەت درا و بەختی و ئەلی سەعادەتە، خوا خۆشەویستی پێغەمبەری خستووەتە دڵێەوە کەیتە خوا بە شێوەیە باسییانەکە ڕەضی الله عنهم وەڕەضوا عنه، خوا لەوان ڕازیە و ئەوانی لە خوا ڕازین. ئەو مرۆڤەیکەوە خۆشەویستی پێغەمبەری لە دڵایە، مەقامی بەرز ئەبێتەوە، ڕێز و حورمەتی زیاوەکە. خوان پێغەمبەری ئەوەنە ڕێز لێ گرتووە و تەقدیری کردووە و حورمەتی گرتووە، فریشتەکان خوا هەمووی خۆشەوێت. مەخلوقاتی خوا لە ئینسان و بەشەر ئەوەی کەوا بەشەری هیدایەت درا و نەک یاخی جنۆکە و ئینسان ئیلا ئەهلی فیترەت بێ و بە پاکی هاتبێ و مەعدەنی پاک بێ، بەختدار بێ، خوا محەبەتی پێغەمبەری خۆ دڵێ و هیدایەت دراوە. ئولائیکە هم المهتدون. وەک چۆن فریشتە و بەشەر گیاندارانیش ئاوا لە حەیوانات پێغەمبەریان خۆشویستووە، حتا لەسەری جەنگاون دیفاعیان لە پێغەمبەر کردووە، وەک جومعەی ڕابردوو ئاماژەمان پێکرد. نەک بەس ئینسان و گیاندارەکان، بەڵکو بێگیان و جەماداتیش لە دار و لە بەرد و لە حەشەر هەر هەمووی عاشقی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم. پێغەمبەر خوای تەبارەک و تەعالا ڕێزی لێ گرتووە ئەم نازاری خوا، دار و بەردی بۆ هێناوە گۆ بۆ قسەکردن، دار و بەرد و خواردن لەسەر دەستی تەسبیحاتیان ئەکرد، لە بەردەمیان تەسبیحاتیان ئەکرد، نەک بەس خۆی گوێی لێ بێ بەڵکو سەحابەکانیش گوێیان لێ بوو. ئەمە وەکو لە سیحاح ئیستا واریدە، قسەیان لەگەڵا ئەکرد، وەسف و سەنای پێغەمبەریان ئەکرد، دار و دەرەخت ئەچەمینەوە بۆی، شاخ و دۆڵ و چیا خۆشیان ئەویست، سەلامیان لێ ئەکرد. وشتر و حەیوانات و ئەوەی کەوا گیاندارە شکاتی حاڵی خۆیانە لەلایەن پێغەمبەرە ئەکرد. حەزرەتی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەدیثەکە کە حەسەن و ئیمامی ترمزی ڕیوایەتی کردووە، ئەفەرمێ جارێکیان لە خزمەت پێغەمبەری خوا بووین لە ناو مەککە. پێغەمبەری نازدار فەرمی با بڕۆینە دەرەوە بە چواردەوری مەککە تۆزیە بگەڕێن. ئیمامی عەلی فەرمی لە خزمەتیان ڕۆشتین، واللهی ما استقبل حجر ولا جبل ولا شجر إلا وهو يقول السلام عليك يا رسول الله. أفهمني والله هیچ دار و بەرد و شاخ و گشت و گیایەک نەبووە ئیستیقبال لە ئێمە بکا و سەلام لە پێغەمبەر نەکات، ئیلا لەگەڵ ڕووتێکردنی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەر ڕووی تێکرد، ڕوویانە کردە پێغەمبەر صلی الله عليه وسلم. و ئەم دار و بەردە، ئەم کەژ و کێوە، ئەم دۆڵ و چیا ئەیانوو السلام عليك يا رسول الله، سەلامیان لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم. طبعا ئەمە معجزەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کەراماتە بۆ ئەسحابەکانی پێغەمبەری خوش کە خوا قوەی بیستنی بێگیانەکانی پێدان کە شاهیدی پێغەمبەراتی، شاهیدی و گەواهی دەرن بۆ پێغەمبەراتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی عەلی فەرمێت نەک مەس من گوێم لێ بوو بێت، بەڵکو هەرچی سەحابە لەوێ بوو هەموویان گوێ و گوێبیستی
دار و بەرد و شاخ و دۆڵ و چیا و درەخت بوون سەلامیان لە پێغەمبەری خوا کرد صلى الله عليه وسلم. ئەمە تەبعاً معجیزەیە بۆ پێغەمبەری خوا بەم پێغەمبەرەی داوە بە سەحابەکانی بناسیێنێ کە ئەم پێغەمبەرە زۆر گەورەیە حورمەتی لێ بگرن بێئەدەب نەبن لە خزمەتیها. بۆیە سەحابە بەڕاستی لە خزمەت پێغەمبەرە زۆر بەئەدەب بوون بۆ بەناوی خۆی ناویانە برد بەس ئەیانوت یا رەسوول الله فیداکە ئومی یا حەبیب الله ئەبەم شێوازە بوو. یعنی ئەسڵەن ناوی پێغەمبەریان بە ناوی خۆی بانگ نەکرد. فداك أبي وأمي يا رسول الله وخوال القرآن يا أيها المدثر يا أيها المزمل يا أيها النبي ناوي أبا صحابيش بالراسي أو أدب قرآني في ربوون خوشويستان. جابر أفرمي رضا ورحمة إخوائي للسربية والله حد زكي ما مسلم رواياتك أفرميت بيغمبري إخوة خوي أي فرمو والله برديك لمكاء ناسم برديك پێش ئەوەی ببم بە پێغەمبەر یعنی وحی سروشتم بۆ بێ خوا بمکاتە پێغەمبەر قورئانم بۆ دابەزێ یعنی لە پێش تەمەنی 40 ساڵیەوە هەر لە مناڵیەوە کە پێغەمبەر شوانی ئەکرد لە ناو مەکە تیجارەتی ئەکرد ئەڕۆیشتە دەرەوە پێغەمبەر ئەیفەرموو پێش ئەوەی وحیم بۆ بێ ئەو بەردە ئەناسم ئێستش لە مەکە هەموو جاری ئەگەی بە من ئەو بەردە ئەیفەرموو السلام عليك يا رسول الله السلام عليك يا رسول الله. بويا پیغمبری خواه فرمید ليس في الأرض ولا في السماء شيء إلا وهو يعرفني أني رسول الله إلا عاصي الجن والإنس. پیغمبری خواه ای فرمو هیچ کەسێک نییە لە بینی ئەرز و ئاسمانە لە مەخلوقات و دار و بەرد و عەشەر و بەرد و گیاندار و بێگیان ئیلا ئەزانم پێغەمبەری خوام ئیلا تاوانباران و یاخیبوانی جنۆکە و ئینسان نەبێ. جا فەرمێ ئێستەش ئەو بەردە ئەناسم ئێستەش بڕۆم بۆ لای سەلامم لێکات. پێغەمبەرە خوا عشقی لە لای بەرد و داریش دروست کرده بوو ئەوانیش عاشقی بوون. و هەروەها کۆتەکە دارێکی وشکوی دارخورمای چەند ساڵە لە ناو مەدینە کە پێغەمبەری خوا دەوڵەتی مەدینەی دروست کرد جومعەی ئەکرد ئەچۆ سەر ئەو کۆتەکە دارە بنکەدارێکی خورما دارێکی بڕاوی وشکەی چەند ساڵە کۆتەکە دارێک بنکەدارێکی دارخورما پێغەمبەری خوا ئەچووە سەری و ڕووی ئەکردە سەحاب و ئەنجا وتاری ئەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم وتاری جومعە. یەکێ لە سەحابەکان فەرموویان یا رسول الله ئەوە بۆ مینبەرێکە بۆ دروست نەکەین پێت خۆشە مینبەرێکە بۆ دروستکەین ئەم کۆتەکە دارە بۆ جەناب ناشرینە. یعنی سەحابە حەزیان کردو پێغەمبەر صلی الله علیه وسلم دائما جوان دەرکەی خۆ هەر جوان بووە یعنی ئیشەکانی جوان بێ مەسەلەی مینبەری جوان بێ میحرابی جوان بێ جلوبەرگی جوان بێ حەزیان کردووە هەرچیشتی جوان بۆ پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی خراپ نییە قەی چیەکە جومعەکەی تر مینبەران بۆ پێغەمبەری خوا دروست کرد مینبەرێکی جوانن بۆ پێغەمبەری خوا دروست کرد صلی الله علیه وسلم هێنایان پێغەمبەری خوا کە ئەو جومعە بۆ ئەوەی کە بچێتە سەر مینبەر ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم بەلای کۆتەکە دارەکە ڕۆی جێیشت نەچوە سەری جومعە بکە ڕێک چوە سەر مینبەرەکە. حەدیثەکەی ئیمامی بوخاری ڕیوایەت دەکات ئەفەرمێت والله ئەم کۆتەکە دارە حەزەتی جابیر ئەفەرمێت والله ئەم کۆتەکە دارە وەکو منداڵ جابری کوڕی عەبدوڵڵاه ئەفەرمێت وەکو منداڵ وەکو زبان حاڵێک وەکو ئەویندارێک کە لە ئەوینەکەی فراقی کردو و دوور کەوتو و جیابووەتەوە ئەو کۆتەکە دارە ئەوە ئەیناڵان لە دووری ئەوینداری و پێغەمبەری خوا لە عشقی پێغەمبەری خوا لە فراقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک منداڵ ئەگریا کە لە دایکیان مناڵ لە دایکی جیاکەنەوە چۆن ئەگری ئەزیڕێنێت دوو خۆشەویست لە یەکتری جیابێتەوە چۆن بەڕاستی دڵیان پڕێوە یەکتری ئەگرین ئەو کۆتەکە دارە و بنکەدار خورما ئەوە هاواری لێ ئەڵسا و ئەگریا. پێغەمبەری خوا لەسەر مینبەردا بەزی ئەفەرمێت باوەشی پیا کرد پێغەمبەری خوا باوەشی کرد دارخورماکە بنکەدار خورماکە ئیتر بۆ خۆی هادی بۆ هێبەر بووە پێغەمبەری خوا ئەو وعدەی پێدا فەرمی ڕازی نابیت دارێک بی لە دارەکانی بەهەشت و هاوڵی پێغەمبەر بی بە زبانی حاڵ. اینجا ئەم دارە هێوەر بووە کە پێغەمبەری خوا باوەش پێ کرد. پێغەمبەری خوا فەرمووی والله ئەگەر باوەشم بەو دارە نەکردایە و نەملکاندایە بەخۆمەوە حەتا ڕۆژی قیامەت ئەو دارە بۆ خۆی هەر هاوارێک کرد وەگریا لە تاو فراق و
دووری عشق و ئەوینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا بەڕاستی ئەو عشقە لەکوێ و عشقی ئێمە لەکوێ؟ بەڕاستی هەرەوە توانین بڵێن مەحوی ئاسا حیاتی من ویسالی تۆ، مەماتی من فیراقی تۆ. تیکە تیکە بێ دڵێ کە نەیبێ ئیشتیاقی تۆ. بەڕاستی بێخود عەفو نەک مەحوی بێخود ئەم شێعرە ئەفەرمێت حیاتی من مەماتی تۆ، حیاتی من ویسالی تۆ، مەماتی من فیراقی تۆ. ئەمە بێخود عاشقی پێغەمبەری خوا بووە، ئەویندارێکی ڕاستی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم. یعنی ئێمە وەرین با سەیری خۆمان بکەین، سەیری حیاتی خۆمان، سەیری دڵدەرینی خۆمان بکەین، بزانین چۆنین بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کۆتەکە دارێک لە ئێمە عاشقتر بووە. ئەگەر تۆ ئەتەوێ ئەو عشقی پێغەمبەری خوا دەستکەوێ، زارت دائمە باتەر بێ، پاراو بێ بە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. صلوات دەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. شێخ حەسەنی بەسری ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەفەرمێ مسلمانان ئەولاترن لە درەخت و بێگیان و گیاندارەکان کە عشق و ئەوینیان زیاتر بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کۆتەکە دارێک بۆ پێغەمبەر بگری، ئەبێت تۆ زیاتر دائمە بگریت و هات و هاوارە لێ هەڵسێت لە تاو فیراق و دووری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت ئەم کۆتەکە دارە کە گریا بۆ پێغەمبەری خوا و جیابوونەوەی پێغەمبەری خوا کە لەسەری وتاری نەدا، لە تاو عشق و ئەوینا بۆ پێغەمبەر گریا، زۆر زۆر لە موعجیزەی زیندووکردنەوەی مردووی حەزرەت ئیسا گەورەترە بۆ ئومەتی پێغەمبەری خوا. حەزرەت ئیسا مردووی زیندوو کردووە، مردوو تەبەن پێشتر ڕۆئیتیا بووە، بە ئیزنی خوا زیندووی کردێتەوە، بەڵام کۆتەکە دارێکی وشکبووی چەند ساڵە بەڕاستی بێڕۆعی بێگیان بێتە هاوار و بێتە قسە و نوتقی لێ هەڵسێ و دەری ببڕێ هاوار کا لە تاو فیراقی پێغەمبەری خوا. ئیمامی شافعی ئەفەرمێ ئەمە زۆر لە موعجزەکانی حەزرەت ئیسا کە مردووی زیندوو کردێتەوە گەورەترە. ئێمە خاوەنین پێغەمبەرین صلی الله عليه وسلم. ئەم پێغەمبەرە عەزیمە، ئەم پێغەمبەرە گەورە، ئەم پێغەمبەرە ڕێزدارە کە تۆ ئەتەوێ ئەنیسی بی، ڕەفیقی بی، هاوڵی بی، هاودەمی بی، شەفاعەتی بۆ بکات، تکاو بۆ بکات، لە خەبرا بیناسی تۆ هاودەم بێ و مەلایکەی نەکیر و منکیر بەڕاستی ئەزیەتی زۆر نەدەن بە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەی سڵاواتی زۆر لێسەر بدە. ئەتەوێ لە پردی سەرات بپەڕیتەوە، سڵاوات لەسەر پێغەمبەر بە. لەبەر سێبەری عەرشابی، سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدە. ئەتەوێ لە حەوزی کەوسەر بخۆیتەوە، پێغەمبەر بانگت کە بووکا بە هاوڵی خۆی و دوعای خەیری بۆ بکە، سڵاواتی زۆر لەسەر لێ بدە، بەتایبەت لە چەوڕۆژی جومعە. ئەتەوێ لە کێشە و گیر و گرفتی دنیا ڕزگارە بێ، لە خەم و خەفەت و ناڕەحەتی و بەڵا و مصیبەت و وەبا و نەخۆشی و ناخۆشی، سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێبن صلی الله عليه وسلم. ماوەستای خەڵکی هەولێر لە پەیجەکەی خۆیان بڵاوی کردێتەوە، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتەتە خەوم. تەمان ئێستا لە مەنتەقەی هەولێرا جمع و جەماعەت ناکرێت، معنی بەڕاستی بۆتە کۆریای باکوور و باشوور، لێرە جمعە ئەکرێت بەڵام لەوێ جمعە ناکرێت. ئەوە داوایشیان کە کۆمەڵی مامۆسایاندا بەر شەق و شقازلە و ئیهانە بەدین و خوای گەورە تۆڵیان لێ کات و ئینتیقامە لێسێنە. ئەو مامۆسا بەڕێزە خەڵکی مەنتەقەی شەقڵاوەیە ئەفەرمێ وەڵڵی پێغەمبەری خوام لە خەوا بینیوە، فەرموویەتی حتا جمع و جەماعەت نەکەن و بەردەوام نەبن لەسەر جمع و جەماعەتتان، ئەم نەخۆشیە زاڵە بێ بەسەرتانە و لە ناویشتانە بە دەستکەنەوە بە جمع و جەماعەت تا بە تەواوی بەڕاستی نەیبردوون بە هیلاکە و ناوی نەبردوون. ئەمە بەڵای خوایە. تەمان خەوبینین بە پێغەمبەری خوا زۆر جار باسمان کردووە، خەوبینین بە پێغەمبەری خواوە حەقە و ڕاستە و شەیطان خۆی ناکا بەو، و هەر کەسێک بە درۆ بڵێ خەومە پێغەمبەری خوا بینە محاسبەی زۆر قورسە. یا بێگومانیش بن وایە، بێگومان بن، چونکە لە کاتی وەبا و بەڵاو و مصیبەتە ئینسان ئەبێ پەنا بۆ خوا بەرێ، نەک پشکاتە خوا، بێ بۆ مزگەوت نەک پشکاتە مزگەوت. بەڵام قەیچێکە بە پاراستنەوە، قەیچێکە دەمامک بێنە، قەیچێکە بەرماڵی خۆ بێنە، قەیچێکە تەوقەمەکە تا ئەوە زاکە تەوا بێ. بەڵام ناکرێت تۆ جمعە فەرزی عینە تەرکیکەی، ناکرێت کە تۆ سڵاوات و زیکر تەرکەی. خۆشەویستان، ئەمانە زۆرن، حتا زۆرتریش خەو بە پێغەمبەری خوا بینەوە، چونکە پێغەمبەری خوا یەک دەقە خوا غافڵی ناکا لە ئومەتەکەی،
دقە بە دقە سانێ بە سانێ خوا خەبەری ئومەتەکەی بە پێغەمبەرەدا ئەو پێغەمبەرە ناڕەحەت ئەبێ بە تاوانی ئومەتەکەی بە ناڕەحەتی ئومەتەکەی بە نەخۆشی و ناخۆشی ئومەتەکەی بە فەسادی ئومەتەکەی خۆشحاڵیش ئەبێ بە چاکی و بە باشی و بە وەزعی ئومەتەکەی کاتێکەوە ئیماندارن و ئەخلاق بەرزن و ڕۆژ بەرزن و کاری چاتەون و ئەهلی عیبادەت بن جا باقە پێغەمبەر دڵخۆشکەین جمعە و جەماعەتمان بەردەوام بێ یاد و ذکری خوا بەردەوام بێ سڵاواتمان لەسەر و پێغەمبەرە بەردەوام بێ هەمیشە و دایم ناومان لایە باس کرێ و دوعای خێرمان بکە خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە هەموو لایەکمان خۆش بی ناومان لە ناو دەفتەری پێغەمبەری خوا تۆمارکەی ناوی خۆمان و باوکو و دایکم بەی بە گوێی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پێغەمبەر نازدارە دوعا بۆ خۆمان و باوکو و دایکمان بکە لە دنیا و لە قیامەتە بە بەرەکەتی دوعای پێغەمبەری خوا بەختەوەر بین حوسنی خاتیمەمان هەبێ لە سووی خاتیمە پارێزاو بین خوای گەورە لە خراپە و خراپەکاران و زاڵم و ستەمکاران پارێزاومان کە وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە خوای ئەم زاڵم و ستەمکارانمان لە کۆڵ کەیتەوە خوای ئەوەی زوڵم لە دینمان لە ئەخلاقمان لە خاک وڵات و نیشتیمانمان لەم میلەتە فەقیر و شار و داماوەکە ئەگەر قابلی هیدایەتە خوای هیدایەت دەی قابلی هیدایەتیش نە خوای لە کۆڵمانن کەیتەوە خوای تۆ منتەقیمی تۆ قادری تۆ بە توانای خوای چەنەها زاڵم و ستەمکارە ناوبرد خوای ئەم زاڵم و ستەمکارانە هیچ نین لە چاوە یا ڕەبی خوای گیان ئەوەی زوڵمەکە قابلی هدایەت نییە قابلی ئیسلاح نییە خوای وعدی خۆتە فەرمووتە زوڵمم لەسەر نەفسی خۆم حرام کردووە وعدی تۆی ڕاستە لە هیچ زاڵمێکی قبوڵ ناکەی خوای لەمانیشی قبوڵ نەکەی یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوە ماڵ و منداڵمان بکەی بە ئیمانمان ژێنە بە ئیمانمان برێنە بە ئیمانە زیندومان کەرەوە یا ڕەبی خوای بەزەی بە گەزازی داماوی تەسکی و تاریکی باریک ناو گۆڕەمانەوێتەوە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەر و هاوڵانە بین لەسەر چیمەنەکانی بەهەشت لەسەر حەوزی کەوسەر بەدەستی و پێغەمبەر نازارە ئاوی کەوسەر بخوێنەوە لە توێنێتوینەک بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوای ئەم نەخۆشی وەبا و بەڵاو مصیبەتە و کۆڕۆنا کە هاتووە جیهانی ئیسلامی گرێتەوە خوای لە کۆڵمانی کەیتەوە لەسەرمانی هەڵگری خوای دەفعیکەی لەسەرمان یا ڕەبی خوای خەممان سەلامەتکەی پارێزاومانکەی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و شار و وڵاتمان پارێزاوکەی ئەوەی تووشی بۆ خوای شفای عاجز پەلەی بۆ مێرە ئەوەی مردووە پێی خوای پەلەی شەیدی پێ بەخشە یا ڕەبی خوای یان لێت ئەپارڕینەوە لەبەر خاتی ئەو پێغەمبەرە و جاه و مەقامی ئەو پێغەمبەرە کە دار و بەردەی هێناوە گۆبووی سەلامیان لێ کرد لەبەر سەلامی ئەوان و سەلات و سەلامی خۆت خوای ئەم نەخۆشیمان لەسەر هەڵگری آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله